تازە لە سیقەیان بخۆیان هەیە لە ئێمە زیاتر بۆ لأنه جيلي تازة وسائل اتصال زورة انترنت هيا ما شاء الله مدارس خصوصي هيا مدارس حكومتي هيا يعني علاقات اجتماعية متطورة زماني ما مشتري نبو انترنت هبو يعني وسائل اتصال نبو يعني جيل جديد سقيان بخويان هيا دائما زياتر اس وكي هاولاتي كرد بو گنج كرد بيجم گنج كرد زور بهيزه هێزاتیەکی بێسنوورە بەدەستی خۆم خوب بەهێز دەکەم و بەس دەدەستی خۆش خوب بەهێز دەکەم کەمە خەتایەکی بە هیچ جێکی پەیوەندیدار هیوادارم هەموو کەسێکی سەرکەوتون بێ هەموو گەنجێکی لەدەستە خۆتی دەتوانێت ژیانێکی شایستە بە خۆی دابین بکات و هەموو کاتێش هەوڵ دەداتە سەر ئەوەی بڵێ حکومەت کارم بۆ دابین ناکاتن یان حکومەت تعینم ناکاتن دەبێت بە خۆشی شتێکی تێدا هەبێ بۆی بتوانیتن لە ژیانیدا بەردەوام بێت و هەموو دەمێت قورسایی نەخاتە سەر وڵاتەشی بە خۆشی دەتوانێت قورسایەتی کەم بکاتەوە خۆی وەکو گەنجێک بە پێش بخاتن هەندێک گەنجێ هەندێک کەسێ خینی تاوا دەکا و دەستی لە خۆی بەدەدا و دڵی تاوا تەعین بوونیە و ئیش نییە و حکومەت نازانم چ ئەو شتانە ینی هیچ مانایەکی نییە لەبەرەوەی دەبی بە خۆ تەوڵدەی تێبکۆشی الحمدلله ژیانی هەوسە گەیشتم پێکی ناوە و چیشم ویستۆ گەیشتیمە پێی هەر ئامانجەکەم هەبووبی هەر ینی گۆڵەکەم هەبووبی گەیشتمە پێی و ئیرادەم بە قوت بۆ هەوڵم بوویدا و شەو نخوێنیم بۆ کردو